هەروەکو دوێنێ لە هەنگی بەڕێوەچوونی تەرمەکەی سەرۆکی پێشووی وڵاتە یەکگرتووەکان جۆرج هێربەرت واکەر بوش یان بە بوشی باوک ناسراوە، بینیمان سەرۆکانی ئەمریکا دوو جار لە دەواازە و لە ناو کەنگرێزی وڵاتە یەکگرتووەکاندا بەو شێوە بەڕێوەچوونە و بەو شکوویە ڕێزیان لێ دەگیردێت و پێشوازیان لێ دەکرێت. لەو کاتەی دەبنە سەر و کۆمار و لەو کاتەی ماڵاوایی دەکەن. دکتۆر کرمانج گوندی سەرۆکی بەشی ڕێبەرایەتی پەروەردە لە زانکۆی یالەتی تەنەسی ڕاستەخۆ لەگەڵماندایە بۆ ئەوەی بزانین ئەمریکا و جیهان چۆن دەڕوانە ئەم سەرۆکە. دکتۆر کرمانج بەو پێی لە هەر سوچێکی ئەم جیهانە ئەمریکا ڕۆڵێکی هەیە، دیارە ڕوانینیش لەبارەی هەر سەر و کۆمارێکیەوە دوو جۆر ڕوانین هەیە، یەکێک ڕوانینی خودی ئەمریکایەکان ئەوەی تریش ڕوانینی جیهانی دەرەوە. ئەمریکایەکان چۆن دەڕوانە سەرۆک بوشی باوک و ڕێڕەوی ژیانی؟ سەرۆک پرێزیدنت بوش بە مرۆڤێک وەکو کۆماریەکی نەرم بوو، مرۆڤێک بوو تەماشای واقعی بەردەستی دەکرد. ئەگەر ئەو واقعە بە پێچەوانەی خواستیویش بایە ڕێگەکی وەدەدۆزی کە سازش بکاتن بۆ نمونە کە خۆی هەڵبژارد و بە خەڵکی ئەمریکای گوت رید مای لیپس لێوەکانی من بخوێنەوە نۆ نیو تاکسس کە تەکس زێدە ناکەم. دوایی بۆ بەرنامەی پێشوەبردننی ئابووری ئەمریکای کە کۆنگرێز ئەو کاتە لە دەست دیموکراتەکان بوو سازشی کرد لە بۆ ئەوەی یارمەتی گەشانەوەی ئابووری ئەمریکایە بداتنەوە. فعلەنیش ئەو کارەی ئەو کردی ئەگەرچی بە زەرەری خۆی و تێرمی دووەمی سەرۆکایەتیوی تەواو بوو، بەڵام ئەو زەوینەیە ئابووریە تەندروستیەی دانا کە پاشان کلینتن هاتوو لەسەری گەشەی پێدا. مرۆڤێک بوو ئەو بەرەبابەی ئەو بە شێوەکی گشتی لەوانە بوون کە دەیانتوانی لەگەڵ نەیارانی خۆیان لە کۆنگرێس لە حکوومەت کار بکەن. مرۆڤێک بوو لەسەر ئاستی جیهانی وەکو ستەیتسمان تەماشا دەکرا، ڕێزی لێ دەگیرا، چکە مرۆڤێک بوو قەدری دۆستەکانی ئەمریکای دەگرت، لەگەڵ هاوپەیمانەکان هاوپەیمان بوو پیسی دەگرت. دکتۆر کرمانج، ئەو شتانی کە ئاماژەت پێکرد تا چەند لەسەر ژیانی ڕامیاری کاریگەری هەبوو؟ زۆر وەکو عەرزم کردی ئەو مرۆڤە ینی حتا لەگەر دیموکراتەکان کە سازشی کرد وای لێ هات کە خەڵکی ئەمریکای بە مرۆڤێکی ناڕازگۆی بزانیتن، چونکە بەڵێنی پێدان کە تەکس زیاد ناکات. دوایە کە دیدی پێویستە و خزمەتی ئەمریکایە دەکاتن ئەو کارەی کرد، ئەگەرچی وای لێ هات کە جارێکی دیکە هەڵنەبژێردرێتەوە. ئەوە ئێستاکانێ خەڵک کە تەماشای ئەو ڕابردووەی وی دەکاتن دەزانن کە چ مرۆڤێکی لە خۆبوردە بووە لە پێناوی بەرژەوەندی ئەمریکای بەرژەوەندی خۆی نهاتۆتە پێش چاو. دوای مرۆڤێکیش بۆ وەکو ئاماژەتان پێ کرد لە سەرەتای بەرنامە جوانترین ڕیکۆردی نیشتیمانی هەبووە لە ساڵی 1966ەوە چۆتە وەکو ئەندامی نوێنە جڤاکی نوێنەران هەڵبژێردرا، پاشان تا سەرۆکایەتی کە لە ساڵی 1970 بووە سەرۆک. دکتۆر کرمان، جیهانی دەرەوە چۆن دەڕوانە بوشی باوک؟ هەر بەو ئێستا بەو شێوەیە کە یادی دەکرێتەوە، وەک دەبینی مرۆ ئەوان ڕێزدا قەدردانی خۆیان بەنا بەو جۆرەی کە ئەو مرۆڤە تەعاملی لەگەڵکردن سیاسەتی ئەمریکایە ئیدارە کرد، دۆست پشتگیری لە هاوپەیمانانی ئەمریکایە کرد. ئێستا دەبینی جیهان ئەو قەدردانەی لە پێشچاوە و باز دەکاتەوە و مرۆڤێکیش بوو لە بەرامبەر دوژمنانی ئەمریکایە زۆر سەخت بوو. بۆ نمونە دیتمان ئەگە لە بیرمان بی کە هێرشی لەشکری هەناردە پانەمایە نۆریۆگای گرت کە نۆریۆگا ئەو کاتە دژایەتی سیاسەتی ئەمریکایی دەکرد، هێنای لە ئەمریکای دادگایی کرد، دوایی کە سەدام هێرشی بردە سەر کوێتێ و داگیری کردیتان کە چەند حەکیمانە چەند سەرکەوتوانە بەرەیەکی گەورەی جیهانی پێکهێنا و شکستی بە سەدامی هێنا. دکتۆر کرمانج، ئێمە زانین چ بوشی باوک و یاخود بوشی کوڕ هەردووکیان ڕۆڵیان هەبوو لەو کێشانەی کە بە کوردەوە پەیوەندی هەیە و هەروەها لە دەورانی بوشی باوک هێڵی 36 دروست کرا. گەلی کورد چۆن دەڕوانیتە سەرک بوشی باوک؟ بۆش هەم چاکەی هەبوو هەم خراپەی هەبوو. ڕاستە
خەتی 36 دروست کرد بەڵام کەی درستی کرد کە ڕێگەی بە سەدام حوسێندا هێزەکانی عسکەری سەرکوتکەری خۆی بەکاربیێنیتن و ئەو کارەساتەی بەسەر میلەتی کوردستانی هێنا ئەو کۆڕەوەی دروست کرد و پاشان ڕێگەیدا بە هەمان شێوە شیعەکانی عێراقی لە جەنوب سەرکوب بکاتن ئەوانە هەمووی خەتایەکە دەچێتە سەر پرێزیدنت بوش بەداخەوە دوایی کە دیتیەوە بوو ئیتر لە هەردوو لە دەستی سەدامی کورد کرد هەم شەشی بۆ کوردەکان دروست کرد و هەم نەشی هێڵا شیعەکان سەرسێنێتەوە. دکتۆر کرماشگوندی سەرۆکی بەشی ڕێبەرایەتی پەروەردە لە زانکۆی یەڵاتی تەنەسی زۆر سپاس.